بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە خزمەت ژیانی ئەولیاکانە باسی وتاری پێش و باسی شەقیقی بەڵخیمان کرد. ئەمڕۆ باسی تەڵەبەکەیەکەین، حاتەمی ئەسەم. حاتەمی ئەسەم یەکێکە لەو وەلیە گەورانەی هەتا ئەمڕۆ سەدای وتەکانی و قسەکانی و ژیاننامەکەی لە ئومەتی ئیسلامیە هەر بە زیندویی ماوەتەوە. حاتەمی ئەسەم یەکێکە لەو پیاوە زۆر چاکە و خواناسانەی کە ژیانی خۆی تەرخان کردبوو بۆ دوو جەنگ، جەنگێکی زۆر گەورە لەگەڵ نەفسی خۆی و تەربیەتدانی نەفسی خۆی. جەنگی دووهەمیش مجاهیدێک و پاڵەوانێک لە مەیدانەکانی بەرەنگاربوونەوەی کافرانە، واتە جیهادی ئەسغەر و ئەکبەر لە حاتەمی ئەسەمما ڕەنگی داوەتەوە. باوکی حاتەم ناوی چییە؟ هەندێک ئەفەرمون ناوی یوسفە، هەندێک ئەفەرمون ناوی عنوانە. حاتەمی کوڕی عنوان یا کوڕی یوسفی ئەسەم لە قەرنی سێهەمی هیجریە ژیاوە، وەفاتەکەی ساڵی 237 کۆچیە. لە ئەسڵ خەڵکی بەڵخە، هەروەکو شەقیقی بەڵخی خەڵکی خۆراسانە. شەقیقی بەڵخی مامۆسای حاتەمی ئەسەممە. حاتەمی ئەسەمیش مامۆسای ئەحمەدی کوڕی غەزڕەوەیهیە. حاتەمی ئەسەم زیارەتی بەغدادی کردووە، ئیمامی ئەحمەدی بینیوە. لە ڕوایەتێکە ئەفەرمێ ئیمامی ئەحمەد پرسیاری لێ کرد، وتی ئەی حاتەم سەلامەت چییە؟ ئینسان بەچی سەلامەتە؟ فەرمووی ئینسان سەلامەت نابێت لە دنیاە ئیلا بە چوار شت نەبێ. یەکەم، هەر کەسێک خراپەی بەرامبەر کرد لێی خۆش بێ. دوو، خراپە بەرامبەر بە کەس نەکە. سێ، شتەکانی خۆی ببەخشێ. چوار، مەیوز بێ لەوەی کە خەڵک شتێکی بداتێ، چاوەڕێی شتی خەڵک نەکە. بۆ پێی وتراوە ئەسەم. ئەم وشەیە لەکوێوە هاتووە؟ ئەم حاتەم بەڵخیە. هەمووتان داستانی ئەو پیاوە ساڵحەتان بیستووە کە ئافرەتێک پرسیاری شەرعی لێ کرد، لە کاتی پرسیارەکە بایەکی لێبەر بوو، فەرمووی دەنگ بەرز بکەرەوە نابیست. ئەوە حاتەمی ئەسەمە. لە دوایەوە بە فترەیەکی زۆر هەتا و ئافرەتە وەفاتی کرد، خۆی بە کەڕ پیشاندا، بۆیە ناوبانگی دەرکردەوە بە حاتەمی ئەسەم، حاتەمە کەڕ. لە حاڵەتێکیشا کەڕ نییە، تەنها لە پێناوی حورمەتی کەسێک. لە ڕوایەتێکە تەڵەبەکانی ئەیگەڕنەوە ئەفەرموون هەموو خەڵک وایان ئەزانی ئەسەم و کەڕە، هەتا وەکو ڕۆژێک لە ڕۆژان سەیرانکە هیچ کێشەیەکی نەوتیان خوددا شیفای دای. فەرمووی نا، ئەو ئافرەتەی کە ئەو هەڵەیەی کرد و وەفاتی کرد، ئیتر ئێستا ترسم نەما بە ئیسراحەتی خۆم بەتوانم گوێم لێبێ، بۆی تەنها هەستی مرۆڤێک بریندار نەکە. حاتەمی ئەسەم ئەفەرمێ هەموو بەیانێک کە ئەکەمەوە شەیطان پێم ئەڵێ چی ئەخۆیت و چی لەبەر ئەکەیت و لەکوێ ئەژی، لەکوێ سوکنات کوێیە؟ ئەڵێ منیش پێ ئەڵێم ئاکول المەوت، ئەمڕۆ مردن ئەخۆم و کۆتاییم پێیە، بەرگی کەفەنیش ئەپۆشم و گۆڕەکەشم ئەبێتە سوکنای من و شوێنی من و شوێنی حەوانەوەم. ئەفەرمێ هەموو بەرەبەیانێک ئەم جەنگە لەگەڵ شەیطانە ئەکەم. شەیطان پێم ئەڵێ کە ئەبێ ئەمڕۆ چی بکەیت، چۆن بکەیت، چی پەیاکەی، چی ئەخۆی، آخر چی لەبەر ئەکەی، آخر لەکوێ ئەبی. ئەم وەسوسانە بۆ دڵم ئەهێنێ. منش پێ ئەڵێم ئەمڕۆ ئەخیر ڕۆژمە، ئەعتیادی موسڵمانان کفنێکم بۆ ئەکەن و قەبرێکیشم هەر دەسەکەوێت سوکنای من بێ، هیچ پێویستم بە هیچ شتێک نییە. جارێک پیانەوە دوتیان ئایا ئیشتیها ناکەی؟ فەرمی بەرە وەڵا ئیشتیهای ئەوە ئەکەم خوا عافیەتم بداتێ، هیچ گرفتێکم نەبێ لە ڕۆژێک هەتا ئێوارە، بەس ئەوەنە. ئێوتیان خۆت و هەر ئەوە هەیە، خوا عافیەی داوی لەشێکی ساغت هەیە و تون و تۆڵ و چ مشکلەیەکتە؟ فەرمووی نا، عافیەت لای من ئەوە نییە، لەش ساغی تەواو عافیەت و یەومی ئەلا ئەعسی الله فیه، ئەوەی بە هیچ شێوازی عسیانی خوا جەل جەلاله نەکەم لەو ڕۆژەما، ئینجا ئەو کاتە تەواو من عسیانی خوام نەکردبێ،
دیارە ئەو ڕۆژە ئیتر لەو پەڕی لەش ساغیام ئەگەنا لەش ساغ نین کاتێک کە گوناهەکەین. ئەفەرمێ لە یەکێک لە غەزوەکانە لە جیهادا بووم لەگەڵ کەسێکە بەرەبارەکانیم ئەکرد کەسەکە زۆر لە خۆم بەتواناتر بوو. ئەڵێ چەند شمشێرێکی دا لە شمشێرەکە لە دەستم کەوت. ئەڵێ پەلی گرتم، ئەڵێ هیچ توانام نەبوو. گرتمی دامی بە عەرزە دەستی ئەبر بۆ ئەوەی کە دەست بەرە چەقۆکەی بێنەوە سرم بڕێ. ئەڵێ هیچ توانایەکم نەما. ئەڵێ وەڵڵاهی لەو کاتە نە سەیری مردنی خۆم ئەکرد، نە سەیری کوشتنی خۆم ئەکرد، نە سەیری ئەوم ئەکرد، بەس سەیری ئاسمانم ئەکرد. خوایە چ بڕیارەکرد بۆ من داوە؟ ئەمڕۆ شەهید دەبم یا شەهید نابم؟ ئەمڕۆ ئەکوژێم یا ناکوژێم؟ ئەڵێم لەم فکرا بووم. ئەڵێ هیچ فکری ئەو نەبوو بمرم یا نەمرم، هیچ بەلامەوە گرنگ نەبوو. خۆی ئەو کەسانی کە خۆیان تۆکمە ئەکەن لە خوا ناسیە هیچ غەمی مردنیان نییە، خۆی لەحزەیەکی زووتر بگاتەوە لقای خوا. ئەڵێ لەم کاتەیە ئەصابەه سەهم غەرب. طبعا سەهم غەرب لە زمانی عەرەبیە چۆن خۆمان ئەڵێن فیشێکی وێڵ، سەهمێک کە کەس نازانێت کێوەشانوێتی. ئەڵێ تیرێکی زۆر گەورەی لێدرا فڕێدرا لەسەر من، ئەوەندەوە بە قووەتی لێدرا. ئەڵێ کاتی هەڵسامەوە سەرم کابرا لە خەڵتانی خوێنە کوژراوە. ئەفەرمێ وەڵڵاهی لەو کاتە هیچ بیرم بەلای ئەوە نەئەچوو ئایا من ئەمرم نامرم چی ئەوێ، بەس سەیری قەضای خوام ئەکرد و حکمی خوام ئەکرد لەسەر من بزانم چ بڕیارەکەم لەسەر ئەدا. ئەفەرمێ زۆر ئاگاتان لە ڕیا بێ، کورە ڕیا زۆر سەیرە. جۆرێکمان هەیە لە ڕیا ئەفەرمێ باڵتینە، دوو جۆرمان هەیە ظاهرە. ئەفەرمێ بەشە ظاهرەکەوە ئینسان ئیسرافەکە، زیادە ڕەوی ئەکا لە عیبادەتێکا بۆ پیشانەدا زۆرتر ئەکا یان خراپەکاری ئەکا. ئەفەرمێ بەڵام باڵتینەکە ئەوە مشکلەیە. ئەڵێ کەسەکە ئەبینی ڕۆژوو ئەگرێ سەدەقە ئەکا، تۆ لە دوورەوە بڕیاری لەسەر ئەدەی بڕیە. ئەفەرمێ بێ زۆر ئاگەر لێ بێ. ئەفەرمێ ئەم ڕێیە لە ڕێی کەسەکە خراپترە. ئەفەرمێ بۆیە جۆرێک لە ڕیا هەیە بە ئاشکرا ئەبینی کەسەکە زیادە ڕێوێک ئەکات و ئەوانە ئەزانی. ئەفەرمێ جۆرێک کابرا هاتووە نوێژەکە کەچی تۆ پێی ئەڵێ چی وەڵا ڕیاباز. ئەڵێ ئەم حکمەی کە تۆ بەسەریە ئەدەی لە ڕێ خراپتر. زۆر کات ئینسانێکە بینی سەدەقە ئەکا خەیرەکە پێی ئەڵێن وەڵا ئەوە ڕیاباز. وجارێک لە دۆستێک لە هەندێک شتی تەوزیع کردبوو، خێر و خێرات و شتی کردبوو. طبعا مەسەلەی ئینفاق بە ئاشکرا ئەکرێ بە نهێنی شەکر لە شەریعەت. هەردووکی ئەجری خۆی هەیە و تایبەتمەندی خۆی هەیە. چەندی کەس فەقیرە بۆیان نووسی بوو ئەگەر ڕاستی ئەکرد بە دزی ئەیکرد. تەسەوور کە تەنها ئەم کەلیمەیە زۆر لە ڕیایەک خراپترە کە شرکێکی ئەسغەر و شرکێکی با بڵێن خەفی ئینسانە کە زۆر خەتەرە لە ئینسانە مەسەلەی ڕیا. تێکدانی عەقیدەی ئیسلامی و تەوحیدی ئینسانە ڕیا. کەچی حاتەمی ئەسڵم ئەفەرمێ ئەم جۆرە بڕیاردانەی تۆ بەسەر خەڵکە لە ڕیا خراپترە. ئەفەرمێ ئەو ڕیا باڵتینیەی کە هەیە تەنها خوا بۆی هەیە محاسبەی ئینسانەکان کە لە قیامەت. ئێمە قمان چیە بەسەرەوە؟ طبعا ئێمە زۆر کات ڕەحمەتی خوا لە ئەم زانە گەورانە بێ کە بۆیان بەیان کردوین. ئەفەرموون لە خشوع و خضوعە هیچ ڕبتی بە ظاهری ئینسانەوە نییە. پەیوەست نییە بەوەی کە ئینسان ملی خۆی کەچکاوە بەو شێوازە. نا، حتا ئیمامی عومەر نەفەرێکی بینی ملی خۆی ئاوەلار کردووە لە نوێژە ڕێکی کردەوە ملی. فەرمووی خشوع لە دڵایە لە ملا نییە. بۆیە ئینسان زۆر ئەبێ هوشیار بێ. هەندێک بابەتی دڵ هەیە بەس خوا محاسبەمانەکە. علەما فەرمون مەلائیکەش ناینووسێ، مەلائیکەش دەرک بە دڵی تۆ ناکە، ئەعمالی ظاهرەی تۆ ئەنووسێ، ئەعمالی باڵتینەی تۆ بەس خوا محاسبەتەکە. بۆیە زۆر گوناه هەیە کە بە دڵ تا گوزەراوە نوێژێکت کردو مەلائیکە نووسیان نوێژێکت کردو لە ڕۆژی قیامەتە ڕەب العالەمین ئەڵێ لێت قبوڵ نەکرایە عەبد، یا ئیلاهی بۆچی لەم قبوڵ نەکراوە؟ نوێژم کردو ئەو تا بۆم نووسراوە. نا، دڵەکەت نوێژی نەکردووە، بە ظاهری نوێژێکت جێبەجێ کردو. ئەفەرمێ ئەی تەوبەکاران، تەوبە بەم شێوازە ئەکرێ. یەکەم ئەبێ زمانت بپارێزی لە غەیبەت، لە درۆ، لە حەسادەت، لە لەغ و لەهو و ئەوانە. دووهەم دوورکەوە لە ڕەفیقە خراپەکانت. سێهەم کە کاتێ باسی گوناهەکەت کرایەوە لە شوێنێکە لە جێگایەکە یا بیرت کەوتەوە شەرم کە لەخوا لەو گوناهەی کە کردوتە. چوارەم خۆت ئامادەکە بۆ مردن. ئەفەرمێ ئەگەر ئەم چوارەتیان نەبێت تۆ تەوبەکار نی. ئەڵێ ئەگەر ئەم چوارەت تیا بوو تەئکید بەخوا تۆی خۆشەوێ، يحب التوابين ويحب المتطهرين. اینجا لە گوناهەکەت دەرتەکە بە شێوازێک کە هیچ گوناهێکت نەکردبێ،
التائب من الذنب كمن لا ذنب له أو كسيك التوبة كارس جنا وكوا هيج جنا كي نكرد به خوات بارز للشيطان ناهي للشيطان ظالبته وبسرته ما دام توبتك أفرمي هروها أخوة جل جلاله لبيش مردنتا مجدي أود أداتك تولا أجر رزقارد بو أجر توبة كاريك الراستقين بو يزور كاديما توبة كي زماني من هي كين بلام توبة الروح ما نكردوا توبة ما نكردوا كزمان ما ببارزه للرفيق خراب دور كوينوا توبة ما نكردوا كهمو جارب بس يكون هكذا شرم كين الأخوة جل جلاله استعدادي كامل من بو هبه كبلقاء إخوة بقينوا استعداد ما بو مردن هبه أفرمي خلق هرهم ويان لبين يكتره لقلت تائبة أو كسي توبأك أبي بمشي وازم عملك يكم أفرمي أبي أم توبكاريان خوش بيتك خوا خوشيه نبي بيدنا برويا هم رجع كرة فلانة جناها كرت هم دقيقة أو طبعا صفتي فرعون موسى عليه السلام كاتك أهاد بولاي فرماني في أكر بتشاكا هم وفعلت فعلتك الذي فعلت تو وقت خوي نفرك كشت زليك يا نفرك كشت حموجة دبر يا بروي موسى عليه السلام أو صفتي فرعونية أجر مسلمان التوبة كرت هر مسلمان كتير دايا وبرويا باسك الرجل للرجان بتنقصك بشتك أو رك صفتي فرعونيتي شو أهل الدين بوشي وازنين أو كسيت تائبة خوش يعني دعاء بو أكن دعاء حفظي بو أكن دعاء اللي خوشبوني بو أكن هم ملائكة دعاء اللي خوشبوني بو أكن توتشون بيناكي أفرمي فاغفر للذين تابوا ملائكة وأعلن واتبعوا سبيلك وقهم عذاب الجحيم أفرمي ملائكة دعاء خيري بو أكن وطلب مغفرتي بو أكن أي تو كي كاتك وطلب مغفرتي بو ناكتو بس سكسيري أكي إن جاء أفرمي كاتك وكسك توبي كرت باسي قناها كي مكروا هميشا تصورك النفسي خود لجي نفسي أو كسابه أويك بسر أو برأيتا الرويدا وقناهك هاد بسريا لنا ما أعمالي أتوامار كرا وتوبي كر أعمل بلاته وزور زحمة بي شون بو خود بيت زحمته بو أويش بيت زحمته شوارمين أويا تشندك بو خود دلصوزي بو أو كسي توبأك أو أند دلصوزي يعني بالرواء كان جاري واي كسيك توبأك أمر جاء ميداني جهل طبعا جهل إنسان جهل كيبو خويتي جهل كيبو غيره إما بيمان واي تنها قصة جهله بالرواء كان أملو سيناني كأمر إبني لو توركم ملايتي وأنا جاري واي كسيك توبأك أتشيبو حاج كسيك صد كزم سي إخوالي وقبل لك باش تصور يوم جهالتك دسي فيك كده وتشو وضعك يا ميتيك وتوين كل أمتي في غمر صلى الله عليه وسلم لكوا أم رباني جورانا لكوا إما لكوا بو خاطري خو أو كسيك توبأك واجب لسرد أبي خوشت بي خوا خوشي واجب لسرد دعاء بوك ملائكة دعاء بوك خد بين الرزي أو بزانا خد شون أبي شنك دل صوص أبي بوي أفرمي حاتمي أصم أفرمي مذهبي إيما لزهد لأخواناسية طبعا شون مذاهبي فقهية بهمان شواز علماء مذاهبي تصوفيا هي مذاهبي تسكيا هي مذاهبي تربية خوان هي هر زانا يكبر رقا يكبر ولا إخوة الروب الشوازك بويا حاتمي أصم أفرمي من دخل في مذهبنا هذا هش كسيك لقل مذهبي إيما بلا مسألة إخواناسية أبيت شوار جار بمريت شوار جار يكم مردنك سبي أفرمي مردني سبي لمذهبي إيما بريتيا لخو برسي كردن أبي زور خوي برسيكا مردني سبي يكم بمري دوام مردني الرش أفرمي مردني الرش أويك هرشي خلق خرابي لقلا كر احتمالي أو بكاتو هل يقري أم خرابانا كاردانوي نبي لسري قبوليك أفرمي مردني سوريش من هي أويش أوي أم مردنيان أبي إخلاصك زور قوري هبي إخلاصك وهالا ناخيا بتشسبيني مخالفة طوابي هوا كاني خويك هواي خوي بمريني بمردني سور أفرمي مردني كي صوزش من هي أويش أوي كام جلو برقو بوشا كالزبرة أولا بركة طبعا قوتي تصولة صالكاني حوصتي هجرية لقرني حوتما بيشتر عرزم كردن كشقيقي بلخي فرموي 20 صال جليكم لبركرت جليكي زبر دواي بيان وتم معرفتي خوا قرنقة نقأوه
حاتەمی ئەسڵەم ئەفەرمێ یەکێک لە مەزهەبەکانی ئێمە زبری لەبەرکردنە، زبری نۆشینە، برسیکردنە، زبری خواردنە. ئەفەرمێ مەزهەبی ئێمە لەم چوار مردنە پێکهاتووە، ئەبێ هەر چواریان بکوژی ئینجا ئەتوانی بێتەنەوە ئەم مەزهەبەوە سلوک وەرگریت و ببیتە ئەهلی دڵ و ئەهلی خواناسی و ئەهلی بەرزبوونەوە بۆ لای خوا جەل جەلالوه. حاتەمی ئەسڵەم کۆتاییەکانی ژیانی هەمووی لە مەیدانی جەنگ و جیهادا بوو. هەتا وەکو یەکێک شەوەکان خەریکی ئێشکگری بوو لە یەکێک لە ثغڕەکانە. تەبەن ثغڕ ئەو شوێنەیە ڕەک بەرامبەر بە دوژمن ئەوەستی، لە شوێنێک لە شوێنەکانە لەو شوێنە وەفاتی کرد، بە شەهادەت نەڕۆشتووە، بە وەفات ڕۆشتووە. شەقیقی بەڵخی شەهید بووە، داودی طائی بە شەهادەت ڕۆشتووە، ئیبراهیمی کوڕی ئەدهم بە شەهادەت ڕۆشتووە. ئەمیش لە مەیدانی چییە؟ لە مەیدانی بەڕێبەرەکانی لەگەڵ کافرانە، لایەک لەگەڵ جەنگ لەگەڵ نەفسی خۆی و شەیطانە ئەکا، لایەکتر لەگەڵ کافرانی حەقیقیە ئەکا. بۆیە لە مەیدانی جەنگ و جیهادا و لە ثغرێک لە ثغڕەکانە لە کاتی حارسیاتە ئەم حاتەمی ئەسڵم و پیاوە گەورەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم وەفاتەکە کە نزیکەی 1200 ساڵ لەمەوبەر حتا ئێستا کتێبەکان پڕە لە کەلیماتی ئەم، پڕە لە جوانی ئەم، پڕە لە ئەو مرواری و گەوهرانەی کە لە زمانی ئەم پیاوە گەورە کەوتونەتە خوارەوە. پیاوی گەورەی وەکو ئیمامی ئەحمەد لەژێر چنگیا دابنیشە و فێر ببێ لێوەی. بۆیە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لەبێ فەرمێ هەندێک لە ئەولیا گەورەکان هەن هەموو عولەمای ئومەتی ئیسلامی هەمویان ئیتیفاقیان هەیە لەسەریان، هەموو ئەمانە پیاوانی گەورە کەس ناتوانێت کتێبەکانی خاڵیکە لە وتەی ئەمانە، با خۆشیان کتێبیان نەبێ، با خۆیان نووسراویان نەبێ، بەڵام کەلیماتەکانیان لە دڵی خەڵکە، لە دڵی سەدەیەکە یان دەیان سەدەیە ڕەنگ ئەداتەوە، دەنگ ئەداتەوە. داوا ئەکەین لە زاتی پاکی پەروەردگار بە ڕەحمەتی خۆی و بە بەزەی خۆی ڕەحمەتی خۆی بەسەرمانە ببارێنێ. یا ڕەبی خوایان لەسەر جەم گوناهەکانمان ببورە، گوناهانێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناهانێ بە پەنهان کردومانە عەفومان کە، گوناهانێ یا ئیلاهی نەمانزانی کردمان عەفومان کە، گوناهانێ زانیمان و زیادە ڕەویمان کرد عەفومان کە. ئیلاهی بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە، عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە، کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، لێخۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە. پەروەردگارە لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵینەوە، ئیمانمان دامەزراو کە، یەقینمان زیاد کە، تو گەورەی خۆت خوایە مەمان گێڕە لەو کەسانەی کە دنیا لە دڵیانایە، دنیامان بخەرە دەستمان یا رب العالمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت محتاجی دەستی نامەردمان مەکە، محتاجی دەستی ئینسانمان مەکە، یا ئیلاهی زەلیلی سەر جێگەمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە زەلیلی سجنەکانمان مەکە، زەلیلی دەستی کافرانمان مەکە. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت سەرمان بەرزکە و بە عیزەت بمان ژێنە لەم دنیا، بە عیزەت بمان مرێنە یا ئەکرەم الئەکرەمین، بە عیزەتەوە زیندومان کەرەوە یا ئەکرەم الئەکرەمین. یا ئیلاهی بەخوای ئێمە شەرمەندە و خەجاڵەتی ناو گوناهەکانین، بەڵام ئەزانین تۆ زۆر کەریمی، زۆر حەلیمی، زۆر ڕەئوفی، زۆر ڕەحیمی، زۆر ڕەحمانی، زۆر ڕەحیمی. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە مەغفیرەتی خۆت و بە غەفوریەتی خۆت خوایە لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان حاجەمان زۆر لە دنیا، هەموو حاجەکانمان بەرزەکەینەوە بۆ لای تۆ، چی باشە بۆ دین و دنیامان پێمان عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، ئەومان بێ مناڵە مناڵی ساڵحکە. یا ئیلاهی ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە، ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە، ئەومان گرفتێکی هەیە وەرە بەهانایەوە یا رب العالمین، ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە. یا ڕەبی خوایە شیفای نەخۆشیەکانمان بدە، نەخۆشی مادی و معنەوی شیفامان بدە یا رب العالمین. خوای گیان گرفتاری ناو گوناهەکانین، خوایە تۆ خۆت ڕزگارمان کە، خوای مەمان دەرە دەستی خۆمان. ئەی ئەو کەسەی سپاردە زایە ناکەی، وا ئیمان و عەقیدەی خۆمان سپاردەی تۆ کرد، وا دڵی خۆمان سپاردەی تۆ کرد. یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەی ئەو کەسەی سپاردە زایە ناکەی، وا خۆمان و ماڵ و مناڵی خۆمان سپاردەی تۆ کرد یا رب العالمین. یا ڕەبی خوایە لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی برا و خوشکەکانمان ببورە، لە گوناهی خزم و کەس و کارمان ببورە، لە گوناهی مامۆسا و قوتابیەکانمان ببورە، لە گوناهی خۆشەویست و هاوڵەکانمان ببورە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین هەر کەس مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببورە، خوایە لە گوناهی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببورە. ئیلاهی لە گوناهی مردووەکانمان ببورە، خوایە داوات لێ ئەکەین لە گوناهی مردووی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببورە، تایبەت ئەو مردوانەی بێکەس و بێنەئەزن لە ناو گۆڕەکانیانە، یا ئیلاهی لە گوناهەکانیان ببورە یا رب العالمین. یا ربی خوایە
لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەتی خۆت و بە بەزەیی خۆت و بە کەڕەمی خۆت بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنە بەخشندەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی ڕزقی حەڵاڵی خۆت بەسەرمانە ببارێنە خوایە ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حەراممان مەکە خوایە محتاجی حەراممان مەکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین محتاجی حەراممان مەکە یا ئەکرەم الئەکرەمین خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەیی خۆت سڵاوی دڵی ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەیی خۆت بە کەڕەمی خۆت ئیلاهی خۆشەویستی دڵی ئێمە پێ بگەێنە سەڵات و سەلامی خۆت بەسەریا ببارێنە یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئیلاهی ڕەحم و بەزەیی خۆت بەسەر موسڵمانانی غەزەیە ببارێنە ئیلاهی موسڵمانانێکی زۆر لە جیهانە لە زەحمەتێکی زۆر گەوران خوایە بەهانایانە وەرە یا ئەکرەم الئەکرەمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت نەسڕەتی خۆتمان پیشاندە یا رب العالمین دەسەڵاتی خۆت و قودرەتی خۆتمان پیشاندە یا ئەکرەم الئەکرەمین لطفی خۆت لەگەڵ ئەهلی غەزەیە بەکاربێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان سجنەکان پڕبوون لە موسڵمانان یا ئیلاهی خۆت بەهانایانەوە وەرە یا ئیلاهی موسڵمانان ڕزگار کە یا ڕەبی خوای هیدایەتیان بدە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەیی خۆت سەقامگیریان کە سەبریان پێ عەتاکە بەهێزیان کە نەجاتیان دە یا رب العالمین یا ڕەبی خوای موسڵمانان لە جیهانە زۆر زەلیل کراون بەخوا زۆر بێکەسین یا ئیلاهی تەنها تۆمان هەی بەهانامانەوەرە یا رب العالمین دەسەڵاتی جیهان بخەرەوە ژێر دەستمان یا ئەکرەم الئەکرەمین لە دەستی یەهود و نەسارا و ئەوروپا و مەجووز ڕزگارمان کە یا رب العالمین یا ڕەبی خوای گیان هیممەتێ بکەرەوە بە ئەهلی سونەتە یا ئیلاهی ئەگەر چی شایستە نەبین خۆ تۆ خوایەکی شایستەی ئێمەی شایستەمان کە یا رب العالمین دڵمان یەکخە ماڵمان یەکخە یەک وشەمان کە بەهێزمان کە هەڵمان سێنەرەوە بەسەر دوژمنەکانمانە زاڵمان کە یا ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە لەم دنیاە یا ئیلاهی ئەم دنیای خۆمان بەجێ نەهێڵین ئللا بەشایەتمانەوە نەبێ خوایان ئەخیری عمرمان بکە بە چاکترین ڕۆژەکانی ژیانمان ئەخیری عمرمان پڕکە لە خێر و حەسەناتمان یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت تووشی پیرەکمان مەکە کە نەزانین چۆن قسە بکەین نەزانین چۆن بیرکەینەوە نەزانین چۆن هەنگاو بنێن مەمانکەرە ئەرک بەسەر موسڵمانانەوە یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و گەورەی خۆت ئەو ڕۆژەی کە بە لیقای تۆ شادەبین یا ئیلاهی بیکەرە باشترین ڕۆژەکانی ئیمانمان باشترین ڕۆژەکانی تاعەتمان باشترین ڕۆژەکانی خواناسیمان ئیلاهی لە کات و ساتێ بمانگێڕەوە حزوری خۆت کە ڕوومان هەبێ سەر بەرزکەینەوە یا رب العالمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت ڕەزامەندی خۆت بەسەرمانە ببارێنە لە ئاسمانەکان قبوڵمان کە لە زەویدا قبوڵمان بدەرێ یا ئیلاهی داوات لێ ئەکەین دڵی موسڵمانان یەکخە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت ئیلاهی دوعاکانمان قبوڵ کە خوایە قبوڵمان کە خوایە قبوڵمان کە خوایە ئەم ڕۆژ و تاعەتە کرچ و کاڵەمان لێ وەرگرە پەروەردگارە داوات لێ ئەکەین تەراویحەکانمان لێ قبوڵ کە ذیکر و ئەوراد و قورئان خوێندنمان لێ قبوڵ کە ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە گەورەی خۆت خوایە قبوڵمان کە خوایە قبوڵمان کە خوایە قبوڵمان کە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قول لقناه من الشجور خوي من قبل